ناکۆکی نێوان پێکهاتەکانی ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک جارێکی تر بووە بربەست لە بەردەم کۆبوونەوەکان و بەهۆی ئامادە نەبوونی ئەندامان ناتوانرێت ڕێژەی یاسایی تەواو بکرێت بۆ کۆبوونەوە. ئەندامێکی تورکمانی ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت چاوەڕێی بڕیاری دادگای کەرکووکن تا دۆسیەی ڕێبوار تاڵەبانی یەکلایی بکاتەوە ئەو کات هەوڵی چارەسەری کێشەکانی ئەنجومان دەدەن. بەڕاستیەوە ئیلای یعنی با بڵێن ئەنجومەنی نییە، ئەوە ئیشی قەزایە، محکەمە حکمیان داوە، ئەو حکم تەبعیاتی هەیە دوایی. یەکەم جار ئەبێ ئێمە 30 ڕۆژ چاوەڕێ بکەن تا حتا دەرەجەت قەتعیە بێ. دوای ئەو 30 ڕۆژە ئەو ئەتوانین ئەو وەختە بڵێن مەسەلەن بزانین خۆی محکەمە ئەڵێ بۆ ئێمە بزانین عقوباتی چییە، چی نەتائجی چییە ئەو حکمەکە، مەسەلەن سەحب یەد ئەیکەن، تەوقیعی ناڕوا، خۆی ناتوانێت دەوام بکە، ئەمری القابض دەرەچیە، ئەوانە هەمووی ئیشی محکەمەیە. ئەگەر 25 دوای 25 و 1 ئەو وەختە ئێمە ئەتوانین ئەبێ قرار بدەین مەسەلەن ئێمە چی بکەین لەگەڵ ئەو بەرامبەر ئەو مووقفە. يعني مثلا إعفاء كان كاكريبوار با بڵێن نائب رئيسة وكالة أو رئيسة وكالة أو وقتها أتوانين قرار بدين بس تا ئێستا من أتوانين خۆی حقی هەیە کاکریبوار ئێستا استێناف بکە لە ئەو 30 ڕۆژە. هەفتەی ڕابردوو دادگای کەرکووک بڕیاری 6 مانگ زیندانی بۆ ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە وەکالەت دەرکرد و بڕیارە هەفتەی داهاتوو دۆسیەکە یەکلایی بکرێتەوە. ئەندامێکی لیستی برایەتیش دەڵێت ئەگەر ڕێبوار تاڵەبانیش ئامادەی کۆبوونەوەکان بێت ڕێژەی یاسایی تەواو نابێت، بەو پێی بەشێک لە عەرەب و تورکمان و کورد ئامادەی دانیشتنەکان نابن. کێشەی ئەنجومەن خەتە کاکرێبوار لەوە نییە کە ناتوانێت کۆبوونەوە بکات، لەبەرەوەی کاکرێبوار شخصێکە، ئەگەر بێت شەو ئەنجومەنی نیساب تەواو ناکە. یعنی ئەمانەی کە لە کەرکووکی ئێستاکە ئەگەر عەرەب و تورکمان بە هیچ شێوازێکە نایەنە کۆبوونەوە. یعنی یەکێکی باشترین بەڵگەش ئەوەیە کە هەفتەی ڕابردوو بوو کە خۆیان ئیمزایان کرد و دوای خۆشیان نەهاتن. کاکرێبواریش یەک نەفەرێکە. ئێستا ئەگەر ئەم لیستی برایەتی ئەو ئەندامانەی کە لە کەرکووکین بەم 8 نەفەرەوە کاکرێبواریش بێتەوە ئەبینە با بڵێن 10 نەفەر، با بڵێن 12 نەفەریش هەر نیساب تەواو نەکەن، ئەبێ 21 ئەندامی ئەنجومەن لە قەعەکە ئامادە بێ ئینجا نیسابی قانون تەواوەکە. بۆیە ئەگرێنەوە سەر ئەوەی بە دوو حاڵەت، یان ئەوەیە ئەمانەی کە لە کەرکووکن ئەگەر عەرەب و تورکمانەکان ڕێک بکەون ئەتوانین لە ئەنجومەن کارا بکرێتەوە، یانیش لیستی برایەتی وەکو ساڵانی پێشووتر خۆی ڕێک بخاتەوە و دەست بکاتەوە بە کۆبوونەوەکانی خۆی بۆکو لیست مامەڵە لەگەڵەکان نەوەک وەکو حزب ئەنجومەن کارا بکرێتەوە ئیشەکارەکان بە جوانی ئەڕات و ئەو کاتانەش هەر کێشێکی قانونیمانە بێ ئەگەر لە لادانی پارێزگار بێ و دانانی پارێزگارێکی کورد بێ زۆر بە ئاسانی لە ناو کۆبوونەوەی ئەنجومەنە جێبەجێ دەکرێت. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هیچ ڕۆڵێکی لە دەرکردنی یاسا و چاودێری دەسەڵاتی جێبەجێکردن دانیە. بە پێی زانیاریەکانیش کە دەست پەیام کەوتون ڕاکان جبوری پارێزگاری بە وەکالەتی کەرکووک راپۆرتێکی سەبارەت بە ئیش و کارەکانی ئەنجومەنداوە بە بەغدا، تیایدا بەوتەی خۆی باستە و گرفتانە دەکات کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ ئیدارەی شارەکە دروستی کردووە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.